کەناڵی سیێنێنی ئەمریکی لە راپۆرتێکدا بڵاوی کردەوە بە بۆچوونی پسۆڕانی سیاسی ئەگەر هەیە لە داهاتوودا عێراق بۆ چەند ناوچەیەک دابەش ببێت کە هەر سێ پێکاتە سەرەکیەکەی عێراق کورد و سوننە و شیعە لەخۆ دەگرێت. پسپۆڕان پێشیان وایە وادەی دابەشکردنەکە نزیک نییە و کاتێکی درێژی دەوێت. CNN ڕوونی کردەوە ڕووبەری عێراق نزیکەی ڕووبەری ویلایەتی کالیفۆرنیای ئەمریکایە و زۆرێک لە پسۆڕانیش پێشبینی دەکەن دابش بکرێت بۆ سێ ناوچە بە جۆرێک لە سەدا 17 خاکی عێراق دەدرێتە کورد و لە سەدا 20 دەدرێتە پێکاتی سوننە و دوایین ناوچەیشیان کە لە سەدا 60 خاکی عێراق دەگرێتەوە و گەورەترین بەش دەبێت دەدرێتە زۆرینەی شیعە. CNN وتیشی داعش شیعەکان بە موسڵمانی ڕاستەقینە هەژمار ناکەن و کاتێکیش باز لە دابشکردنی عێراق دەکرێت یەکێک لە ئەگەرەکان ئەوەیە کە ناوچەکانی باکووری خۆرئاوای عێراق بدرێت بە کورد بە جۆرێک شاری مووسڵیش لە ناو سنووری دەسەڵاتیاندا دەبێت. سونەکانیش ناوچەکانی ناوەڕاستی عێراقیان بەردەکەوێت کە لە سنوورەکانی سووریا و ئوردونەوە تا شاری بەغدا درێژ دەبێتەوە. هەروە شیعەکان ناوچەکانی باشووری عێراقیان بەردەکەوێت. بەپێی راپۆرتەکەی CNN تاکە کێشەکە ڕوبەڕووی ئەو سیناریۆیە دەبێتەوە ئەو سامانە سروشتیە جۆرە جۆرانەیە کە لەو سێ پارچەیەدا هەن و باز لەوە دەکات کە بەشێکی زۆری نەوتی عێراق دەکەوێتە ناوچەکانی باکووری خۆرهەڵات کە ناوچەیەکی کوردنشینە و سوننە و شیعە لانی کەم بەشێکیان لە داهاتی ئەو نەوتە دەوێت. بۆ پێش هیچ لایەک لە پێکاتەکانی عێراق دەسەڵاتی ڕەهای لە عێراقدا نییە ململانێ لەسەر خاک کێشێکی تر دەبێت. سەبارەت بە بارودۆخی ئێستای عێراقیش CNN لە راپۆرتەکەیدا ئاماژەی بەوە داوە چەکدارانی داعش بەشێکی بەرچاوی خاکی عێراقیان بەدەستەوەیە بەڵام لەبەر ئەوەی حکوومەتی بەغدا بەردەوام لە دۆخێکی ناجێگیردا بووە تا کاتی ئەوە دێت عێراق بۆ سێ پارچە دابەش بکرێت پێویستە بۆ ماوەیەکی درێژخایەن لە دۆخێکی سیاسی جێگیردا بێت. لەلایەکی ترەوە لۆرانس سۆمسۆن توێژەری سیاسی ئەمریکی پێی وایە لەبەر چەند هۆکارێک عێراق هەر دەبێت دابەش بێت. سۆمسۆن ڕایگەیاند سنوورەکانی نێوان پێکاتەکانی عێراق سروشتی واقعی نین و هەستی نیشتیمانیش بۆ عێراقێکی یەگرت و بوونی نییە و بە درێژایی مێژوو مامەڵەی حکوومەتەکانی عێراق خوێناوی و تایفی بوون و کوردیش زۆرترین زیانی بەرکەوتووە بەوەی کە نزیکەی 200,000 گوندی خاپور کراوە و زیاتر لە 200,000 هاوڵاتیشی کوژراون. لۆرانس سۆمسۆن وتیشی یەکێک لەو هۆکارانەی تر کە دەبێتە هۆی دابەشبوونی عێراق لاوەزبوونی هەستی نەتەوایەتی گەلەکەی و بوونی گەندەڵیەکی زۆرە لە دام و دەستگاکانی دەوڵەتدا کە بە پێی پۆلێنێک لە کۆی 175 وڵات عێراق لە پلەی 170دایە و بەو هۆیەوە 330 ملیار دۆلار لە سامانی گشتی بەهادەردراوە. کاروان شێخ موحسین NRT